هەندێ دەرسی لە وەرگرن ئیمانداران باسی قسەی هجرەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بڵین بە تەواوەتی ناکەین بە خزمەتی ئێوە، چونکە هەمومان هجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانین لە مەکەوە هجرەتی کردووە بۆ مەدینە لەبەرەوەی ئەزیەتیان داوە، شکنجەیان داوە، نەیانیە لە ئەم بانگەوازە پاکە لە مەکە بڵاو کاتەوە چووەتە مەدینە. هەوڵی زۆری داوە لەگەڵیانە، بەڵام ئیسفادەی نەبووە. کافرانی قوڕیشی ئەو سەردەمە لە دوایەوە کە ئەم هیجرەتە کردیانتە سەری ساڵ. ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کتابێکە نێرێ، یەکێ بۆ والیەکان ئەبی موسا ئەشعەری ئەم کتابەی بۆ دەنێرێ، واتە کتابێکی بۆ دەنووسێ و دەینێرێ کە بزان ئەمرێکە یان شتێکە لە مانگی شەعبانە. بۆ نمونە سێرەکەی ئەینێرێ بۆی ئیمامی عومەرش ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کتابەکە دێتەوە بۆی ئەبینێ نە تاریخ نە ڕۆژ هیچی پێوە نییە. ئەمجا دووبارە داوا دەکات با تاریخ و ڕۆژ و شوێنەکەی بڵێن چی ڕۆژێکە و تاریخەکەی دانا. ئەبوو موسای ئەشعەریشە فەرمێ هەتاو کاتە ساڵی هجری دانەنرابوو، بینی لەمەدا ئیمامی عومەر فکری کردەوە، ئیبداعێکی دانا، شتێکی تازە و نوێی دانا. مسلمانانی هەموو کۆ کردەوە و پێیان فەرموو ئەم ئیسلامە دینێکی گەورە و پاکە، ناکرێ ساڵێک کە 12 مانگە دەڕوا لە قورئاندا ئاماژە کراوە، لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە کراوە، ئێمە داینەنین و ڕێکی نەخەین، با سەری ساڵی بۆ دانین. چی مانگێ لەم 12 مانگە بکەینە سەری ساڵ. کۆمەڵی وتیان با سەری ساڵ سەری هیجری بێ، ئەم مانگە بێژین لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەتی کردووە لە مەکە و مەدینە. هەندێکیان وتیان با وەفاتی پێغەمبەر بێ، هەندێکیان وتیان با مەولودی پێغەمبەر بێ، لە دایکبوونی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. بەڵام سێریان کرد چونکە ئەوەکانی تر اختلافەیە لە ناو تاریخە، بەڵام هیجرەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم هەمووی تێکڕا متفقن لە چی ڕۆژ و چی ساڵێک و چی ڕۆژێک بووە و لە چی مانگێ بووە. بۆیە هەستان چیان کرد، سەری ساڵیان خستووە کە ئەم کاتەوە ئەم ساتەی کە ئێمە دایدەنین. ئیتر لە دوایەوە هەرچی کتابێک دەڕۆیی تاریخ و ژمارەوە هەموو شتێکیان لێدا، واتە ئیسلام بووە خاوەنی ئەم دینە پاکە، بووە خاوەنی ساڵی هجری، کەواتە ئیمامی عومەر داهێناوە. لە زمانی پێغەمبەردا نەبووە، ئیمامی ئەبوبەکرش نەبووە، لە دوایەوە ئیمامی عومەر شتی زۆری کردووە، چونکە وەسەحابە و ئەسحاب و تابعین لەسەری شوونە و بۆتە دین لەسەر هەموو لایەکمان کە ئینسانی ئیماندار، چونکە دینی خولەفا دینە بۆ ئێمە ئیمانداران. ئێمە وا تێنەگەینەوەی پێغەمبەر نەیکردەتر نابێ کەس بیکە، وا نییە. چونکە ئەگەر وابێ ئیمامی عومەر 1001 شتی کردووە پێغەمبەر نەیکردووە، ئەسڵەن ئەمریشی پێ نەکردووە. ئیمامی عومەر کردوویە چی؟ سەحابەکانی ترش ئەو 4 خەلیفە بە تایبەتی ئیمامی ئەبوبەکر کەمتر کردوێتی ئیمامی ئەبوبەکر، بەڵام ئیمامی عومەر زیاتر. لە دوای عومەر ڕەضا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ، ئیمامی عوسمان و ئیمامی عەلی، واتە ئەگەیەتەوە جیل بە جیل دێتەوە بۆ لای ئێمە، سێرەکەی شتی زۆریان کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێ نەکردووە و کردویان شەو بۆ خزمەتی دین. هەر شتێک بۆ خزمەتی دین ئیسفادە و سوودی بێ، ئەو کاتە ئەچێتە مەساڵحی شەرعەوە، شەرع پێتەڵێ ڕێگای دراوە لەو دەستورانەی کە دانراوە کە 12 دەستورن. ئیسلام پێمان دەڵێ ئەمە ئیسفاد هەیە بۆ خەڵکە بێ لێرەدا ئەمە بکەیت. ئیمانداران، ئەمە بۆ تێگەیشتنی جەنابتان شەهری ئەم شەرەی ئەم مانگەی کە دایان ناوە، چونکە ئەوەیە لە دوای ئەوە بوو پێغەمبەری خوا چوو بۆ یەثریب، چوو بۆ شوێنەکانی تر، هەر کەچی هەری نانێ لە ئاینی ئیسلامی پیرۆز بڵاو بێتەوە. پاشانش لە دوای حەجە، واتە کاتی حەج تەواو دەبێ، ڕاستەوە خۆ سەری ساڵیان دانا، چونکە مەوسمێکی گەورەیە. ئیمانداران، مسلمانە بەڕێزەکان، ئەچینە خزمەتی ئایەتێکی قورئانی پیرۆز دەربارەی هیجرەت. خوای متعال جل جلاله دەفەرمێ: ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة. ئەم ئاەتە ئەگە تەماشاکە علەمایان سێ خەسڵە سێ سوودیان هەڵبژاردووە بۆ ئینسانی ئیماندار. هیجرەت یعنی چی؟ یعنی ئینسان لە شوێنێک ئەڕوا بۆ شوێنێکی تر. ئەمە بە معنای عام ئێمە ێژین.
بمعنى عام بلام علمايان جايان كردتوا هجرت شونه ولا كاتي خويدا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم هجرتي كردا لا شونك بو شونك كتر بلام أمرو منو تو هجرت شي بكين گرنگ اوه اما بس من لمه هجرت چی سودی هی بو منو تو امرو اما ام هجرتا لا كوا كوا كينوا يكم يعني اوه علمايان فرمويانا استفاده لم آياتا اوه انسان ایماندار هر شوێنێکی بێ بۆ عیبادەت و بۆ خواپەرستی بەکاری بێنێ خوای گەورە ئەو شوێنە کاتە موبارەک بۆی. دووەمیان ئەوەیە هەر شتێک لەبەر خوا تەرکی بکە شوێنێکی تر بگرێ خوای گەورە ڕزق و ڕۆزی و ژیانی باشتر و بەختەوەرتر دەخاتە قسمەتی و نەسیبی. سێهەمیان ئەڵێن ئەمە وەسیلەیەکە بۆ ئەوەی کە ئینسان بگێتە خۆشبەختی یان لەو گوناحانە کە خۆی دوور کاتەوە. یەکەمیان لە هیجرەتە هەموو شتێک کە تۆ تەرکی ئەەکەی نایکەی خۆت ئەگریتەوە لێی ئەبێ چی بێ خاڵێکی سەرەکی تیا بێ ئەوەش ئەوەیە نیەتت خوا بێ. فمن كان هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كان هجرته للدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته ما هاجر إليه پیغمبر إخوة فرمي عليه الصلاة والسلام هر کس هجرت بکا بولا إخوة پیغمبر او ده چه بولا إخوة پیغمبر عليه الصلاة والسلام هر کس هجرت بکا بو دنیا بو مبستێکی دنیا یان بو آفرەتێک ئەمە دەربارەی سەحابەیە کاتووە لە مەککەوە هیجرەتی کردووە بۆ مەدینە بە نیەتی هیجرەت نا بۆ لای پێغەمبەر بە نیەتی ئەوەی بچێ بۆ مەدینە ئافرەتێک لەوێ بیخوازێ بۆ ئەم حەدیسە دابەزیوە. ئەمە پاکێ کاتەوە هەر کێ هیجرەتی نیەتی صاف و خاڵص بۆ خوا بوو دەگەڕێتەوە بە لای پەروەردگار هەر کەرگێ ئەوە نەبێ بۆ دنیا بێ ئەوە نیەتەکەی بۆ دنیایە ئینسان ئیماندارە بێ وریا بێ. علەمایانش فەرموویانە هیجرەت هەتا ڕۆژی قیامەت تەواو نابێ بەردەوامە هیجرەت تەواو نابێ هەتا تەوبە تەواو نابێ وتویانە و تەوبەش تەواو نابێ هەتا خۆر لەیلاوە هەڵنەیە کەواتە دەرگای هیجرەت داناخرێ. ابن عباس ئەفەرمێ لا هجرة بعد الفتح ئەمە ئەم حەدیسە وریابین ئەبێ وریابین لە شیکردنەوەی حەدیث زۆر جوان تێبگەین زۆرینەی خەڵک ئەوانەی خوێندەوارن ئەم حەدیسە ئەڵێ ئەوە تا ابن عباس ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرموویەتی هیجرەت نییە لە دوای ئەوەی کەچی کە لا هجرة بعد الفتح يعني لدواي فتحي في غمري إخوة هجرت نية أو ما بس أويا هجرتي واجب نية إما هجرت دون عمانة واجب هند هجرتي واجب لسرتو كهجرة هجري بكي بلام أوي كيتر نخير أو هجرتا أو ناقيني كتوبلي چونك حادثي زور مانه قوابلي أو حادثانا زور بقوترن تام حديثي ابن عباس رضا ورحمة إخوائي لبه هجرتي حقيقي معناه هجرتي معنوي معناه حقيقي أويا لشوني بوشوني بروي وقت بيغمر إخوة عليه الصلاة والسلام معنوي أويا هجرت بكي لشهوة آرزو ولآرزو شهوة إخوات ولوشتا خوشاني دنيا وزي لبني لبر خاطر إخوة علماء فرمويا دواميان زور أستمتره ئینسان لە دڵی دێ وڵاتێ شوێنی جێبێ لێ بچێ بۆ وڵاتێ بەڵام بەعدە جار شتێ دێتە بەردەست لەبەر ڕەزامەندی خوا ئیمانی بە قووەتی گەرەک ئەگەر تو ئیمانەکەت بە قووەت نەبێ ناتوانی تەرکیکەی پارەیەکی زۆر دێتە بەردەست حرامە ئەوە ئیمانی گەرە ڕەدی کاتەوە شتی خراپە و خراپەکاری دێتە بەردەست ئەوە ئیمانە ڕەدی کاتەوە چونکە ئەمە بۆی علەمایان فەرموویانە ئەمە قورسترە لەسەر ئینسانێکی موسڵمانی ڕازگۆ یان وتیان هجرەت گەورەمان هەیە بچووکمان هەیە گەورەکە ئەوەیە بەجەستە ئەڕۆی بۆ وڵاتێکی تر بە گیان و بە ماڵ ئەچی بۆ وڵاتێکی تر فەرموویانە گەورە و گەورەکەی بچووکەکەی و گەورەکەیشی ئەوەیە بە نەفس و دڵ هجرەتەکەی لەو شوێنە لە شوێنێکا دانیشتووی ئەو شوێنە شتانێ دەکرێ خوا پێی ناخۆش تووە جەستە های لەوێ بەڵام ئەبێ بە ڕوح و نەفس لەوێ نەبی و جەستە شپاڵت پێنا جێی بێلی تۆ ناکری بچی لەگەڵ کەسێکا دانیشی مەشروب بخوا بڵێ خۆ من مەشروب ناخۆم بەڵام ڕەفیقمە
ناکرێ کابرایە بچێ لە شوێنێکە دانیشێ یاری قومار بکە تۆ لەگەڵ یادا بنیشی وەڵی بڵێ خۆ من قومار ناکەم خەی ناو قومارەکە کابرا بۆ نمونە عارەق دێنێ تۆ بارەکەی بۆ بارکەی بێنی بڵێ خۆ من عارەق ناخۆم بەس بارەکە تێرموکریەکەم پێدا حرام ئەمانە وەڵی بڵێ کاکە خۆ من لە دوکانێکە ئیشەکەم نەرگیرێ یان ئەو شتەکانی جگێرەیە ئەمانەیە هەمووی ئەی خۆ من نیم بەس بارەکە مەدەنێ ڕۆژانە مەدەنێ نەخێر ئەمانە هەمووی حرامە چکۆ تۆ یارمەتی ئەدەی قورئانیش ئەڵێ یارمەتی کەسی خراپ مەدەن یارمەتی کەسی چاک بدەن وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئەی ئیماندار ئەبێ وریابی ئەو شوێنانەی کە خراپن نابێت تۆ بشتە ناوی نابێ ڕەفیقیشی بکەی ئەبێ خۆ دوور بگری ئەبێ تەبەڕایشی لێ بکەی وریابە ئەی لەو کاتا و لە ساتەدا ئەگە ئەمانەت کرد و مردی ئەگە بارێکت پێ بوو ئەم بارە عارەق بوو ئەگە بارێکت پێ بوو باری دزی بوو ئەگە بارێکت پێ بوو هەرچی بوو کە خوا پێی ناخۆشە لەناو ئەو سەیارە مردی لە دیوانی خوا چێڵی ئەزانی لە ڕۆژی قیامەتە هەبە و بارەوە زنی تەکەنەوە لەورەش لێ خوڕی بۆ دیوانی خوا ئەبێ چی جوابت بێ ئەوەکانی ترش ئیمانداران ئەبێ وریابی نێمە لە هیجرەت کاتێ هیجرەت فێرمان دەکا نەفسمان پاکەینەوە ماڵمان پاکەینەوە ڕەوشت و ئاکارمان پاکەینەوە لە هەموو خراپەکان ئەوە هیجرەتە مانای هیجرەت ئەوەیە هیجرەت ئەوە نییە من بێم هەموو ساڵێ باست بۆ بکەم پێغەمبەری خوا هیجرەتی کردووە صلی الله علیه وسلم لە مەکەوە بۆ مەدینە بڵێ وایە بەڵام سەحابە کاتێک هیجرەتیان کرد هەموویان جێهێشت پیاوەکە خێزانەکەی جێهێشت ئەگەر لەگەڵیان نەهات ماڵەکەی جێهێشت ئەو سەحابە نەتان بیستوە قیسەکەی گردیان وتیانە تا ماڵەکەت هەمووی نەدەی زۆر دەوڵەمەند بوو ناوێلی بچی بۆ لای محەممەد صلى الله عليه وسلم وتي وعد مدني مالكم هموي بدم بيتان بس بيلم بقين ما بيغمري إخوة صلى الله عليه وتي بلي وعدت بيد دين وتي مالكم برون عنواني ليه بلان برندن بابرون بريان داو مالكين هموي برت صحابة بروح جان لخدمتي بيغمر أبون عليه الصلاة والسلام هاتشي بوتو أنجام يدا نك بدم بي نك وي آكاري اشتيك تربي إخوانك أم لا اشتيكي تربي أبي إنسان إيمان دار وريابي خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هیجرەتا بۆمان دەردەکەوێ وەک ئەوانەی کە بە دەوروبەری پێغەمبەرەوە بوون گەنجە خۆشەویستەکان سێر ئیمامی عەلیکن ئەم شەو ئەگە باوکت پێت بڵێ باوکت بڵێ کوڕم ئیمشەو دێنە سرم لە جێگاکەم بخەوە حەفتا کەس دێتە سرت بە حەفتا ئەسلیحەوە لێ دەدەن خوا باوک تا خەوی لە جێگەی ئەوری سوور بزانی کە ئاکوژرەی پێغەمبەری خواوەتی عەلی لێ جێگام بخەوە چاک بزانە ئەم شەو حەفتا قەوم حەفتا ئەتوانین بڵێن حەفتا وڵات دێنە سرت بە لەفزی ئەمڕۆ با بڵین دێنە سرت بۆ کوشتنت هەر حەفتایان بە یەکۆ لێتە دەم سێ گەنجێتی عەلیکە تەمەنی چەندێکە 14 ساڵە گەنجێ لاوێک ئامادەیە لە پێناوی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یەک و دوو ناکە سەر ئیمامی ئەبوبەکرکن ڕیسبی بە تەمەن کە نیمەی شەوەدا لە دەرگای ئەڵێ خوا ئەمری پێکردوم لەگەڵ ماتێی دەرچین ناڵێ بێسە ماڵەکەم ناڵێ بێسە مناڵەکەم ناڵێ بێسە پارە و پولەکەم لە حەیبەتا دەسەکاتە گریان ئەڵەی پێغەمبەری خوا تۆ ڕازیت من لەگەڵ توا بێم بمە ڕەفیقی تۆ یعنی ئەمەنە پێی خۆشە ئەڵێ بڵێ من قەرارم داوە ئەم کاتە کەونە ڕێ پێغەمبەری خوای چەندێ خۆشگەرەک بە دەوری ئاسوڕێتەوە هەتا ئەگەیەتەوێ هەتا ئەگاتە غار لێ پرسی ئەی ئەبوبەکر بۆ هاکەی ئەڵێ پێغەمبەری خوا لە زیهنما لە خەیاڵمدا وا دەزانم ئێستا لە پێشەوە بێن بۆت لە لای ڕاستەوە لای چەپەوە پشتەوە ئەڵێم با بچمە پێش ئەگەر چیات بدا لە من با بچمە لای ڕاست بدا لە من با بچمە لای چەپ بدا لە من با تۆ ئازارت پێ نەگا من ئازارم پێ بگا ئەچنێ شوێنێکی بچووک ئەوانەی چوونەتە حەج ئەوانەی چوونەتە عەمرە ئەو غارە ئەبینن چەندێ زەحمەتە چیتە سەری وە چەندێ بچووکە وە چەندێ تەنگە لەو شوێنەدا پێغەمبەری خوا خۆی حەشارەدا لەگەڵ ئەبابەکر هەموو شوێنەکان
کراس و ئەوەی لەبەریەتی هەمووی دەدڕێ و هەمووی ئەو کونانەی لەناو ئەو شاخەیە پڕاکاتەوە. معلومی جەنابتانە ئەمانە باسەکەین سەحابە چەندێ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم خۆشگەرەک ئەوە گەنجێ لێیە خۆی کاتە فیدای ئەمە پیاوێک لێرە پیاوی ڕیشسبی خۆی کاتە فیدای. ئەی لە خوشکان و دایکان کێمانەیە ئەسما ئەو کچە عازەوە ئەو کچە عازەوە نەکوەک ئەمڕۆ ئەو کچە عازەوە وا کوشتێنەکەیە کاتە دووکتەوە کە نانی تیاکا و خواردنی تیاکا بۆ پێغەمبەری خوای بە تەماشاکە هەمووی لەوەکانی تر هەمووی با بڕوا ئەوەی بڵین ئەوان ئاوا پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم خۆشگەرەکە و ئاوا لەگەڵیان بوون. ئەبێ ئینسان ئیماندار بزانێم خوای گەورە داوامان لێەکە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. ئەمە شەر بە منظر نییە ئیمانداران زۆرینەی ئێمە ئەمڕۆ بەس بە منظرە خوا ئەمە ئیتباعی پێغەمبەر لە دڵەوە دڵ لە کار و کردارت شەرت نییە بە مەزەر بێ مەزەر بەشێکە لە سنەت بەڵام گشتی نییە تۆ بەس نوێژ و ڕۆژ و حەج بکەی باقیت خراپ بێ نا تۆ لە دەرەوە سنەتەکان جێبەجێکەی بەڵام لە ناخا پڕی حەسوودی و حەقد و بغض و کینەی تایە خوا ئەمەی دەرەوی ناوێ بۆچیت ئەوەیە وێ ئێمە بۆ پەکمان کەوتە ئەمە واین لە دەرەوە عیبمان نییە بەڵام لە کار و کردداری ناوە خوا ڕەحممان لێ بکە خراپین بۆی ئیماندارن ئەبێ ئێمە کار و کردداری ناوەوە لە دەرەوە زیاتر جوان و چاک بێ. کابرایە دێتە خزمەتی ئەتێتە مزگەوت باسمان کردووە سێجا پێغەمبەری خوا موژدەی باشتی پێدا یەک سەحابەش نایناسێ یەک سەحابە شتێی نەکردووە سەحابەیەژن ئەمە گەرێک کێ بێ ئەوە چییە بۆیە چونکە دڵی پاکە چونکە دڵی کار و کردداری ڕێکە جوانە باشە هەیە نوێژەکە ڕۆژۆگرێ حەجەکە عیبادەتەکە لەگەڵ دراوسێکەیە چاکنی لەگەڵ کەس و کارەکەیە چاکنی لەگەڵ قەومەکەیە چاکنی ملی ئەمە واتە دەما دەستی ئەوە واتە دەما غەیبەتی ئەمەکە حەسوودی هەیە بە خەڵک لەگەڵ هەزاران خەڵکا قسەی نییە ئیتر هەموو کردەوەکانی ئیتر ئەی باشە نوێژ بۆەوە نییە تەنها عن الفەحشاء والمنکەر یەکوان پیاوە کوا کردێتی یەکوا کردێتی ئەم پیاوە ئەی حەج بۆەوە نییە بچێتە حەج و بێتەوە پاک بێتەوە ئەی خۆ بۆ کەشیدەیە زەر نییە بیوەسێ پشتیەوە و کڵاوێ بکاتە سەری بڵێ حەجم کردووە من پێی بڵێن کاکە حاجی و مامە حاجی خۆ بێ وەمە نییە نە بابە ئەم شتانە بۆ ئەوەیە کە ئینسان خۆی پاکاتەوە جا ئەگە ناخی پاکۆ نەبوو بەمانە ئەبێ مراجعی ئیمانی خۆی بکات زۆر خەتەرە چونکە فەرمێ لەیرەدا وتیانە دەربارەی ئەمایەتە هیجرەت ئەوەیە لە دڵەوە دڵت هیجرەت کا لە شوێنە خراپەکان لە کردارە خراپەکان لە ئاکارە خراپەکان ئەوە شوێن کەوتووی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم المهاجر من هاجر السیئات وتیانە مهاجر ئەو کەسەی کە هیجرەتەکە لە گوناح و تاوان و سەرپێچی خۆی دوور بگرێتەوە والمهاجر ما هەجر ما نهى الله عنه وتیانە ئەوەی کە هیجرەتەکە لەو شتانەی کە خوا حرامی کردووە کە ئەنجامی نەدا کە نەیکا ئەو کاتە ئەمە کەسێکە شوێن کەوتووی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەو کاتە پێڵین سەد ئەبێ ئینسان ئیماندار ئەمانە جێبەجێ بکە. لەم کات و ساتەدا پێغەمبەری خوا فەرمی و کۆتایی دێنم بۆ حەدیسە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام هەر کەسێ لە کاتی فیتنەدا لە کاتی موسیبەتدا دز بگرێتەوە ئاینی ئیسلامی پیرۆزەوە و سونەتەکانی منەوە ئەوە وەک ئەوەیە دێت بۆ لام یعنی ئەمڕۆ من و تۆ پێغەمبەری خوامان نەبینە صلی الله علیه وسلم خوای گەورە بیکاتە نەسیبی هەموومان لە باشتا و لەسەر حەوضی کەوتەر. یعنی ئەگەر من و تۆ ئێستا ئەم عیبادەتە بە جوانی دەکەین هەنگاو بەرەو مردن ناڕۆین بۆ لای پێغەمبەری خوا ئاچین عەلەیهی السەلاة وەسەلام چونکە زمانی فیتنەیە ئەوانەی کە پێغەمبەری خوایە نەبینیوە عەلەیهی السەلاة وەسەلام ئیمانیان پێهێناوە لای خوای گەورە زۆر پلەیان گەورەیە پلە و پایەیان زۆر گەورەیە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ